5 ساڵە خەریکی دروستکردنی شیرینیم. سەرەتا لە ماڵەوە دەستم پێ کرد، دواتر لە چەند شوێنێکی دیار و بەناوبان ئیشم کرد، خزمەتم بەوێ کرد. هەموو مرۆڤێ چەند بەهرەیەکی تایە و منیش لە سەر و شەهادەکەمەوە حەزم کرد بەهرە ڕاستەقینەکەی خۆم بدۆزمەوە هەوڵی بۆ بەم و ئەو بارەیەشم لە دروستکردنی شیرینی و بوون بە شێفا دۆزیەوە و زۆر هەوڵم بۆیە. سەرەتا لە ماڵەوە دەستم پێ کرد، ڕاستە زۆر شتم سەقەتەکەی بەڵام هەر بەردەوام بووم تا بگەم بە لووتکەی ئامانجەکەم و زۆر سوپاس بۆ خێزانەکەم، دایکم و براکەم، خوشکەکانم کە یارمەتیدەری سەرەکیم بوون و دواتر هاوڕێکانم پاڵپشتم بوون. سەرەتا بە چەند سەعات خەریک بووم سەری یوتیوبمە کرد، بەڵام دوای هەوڵم ما خۆم زیاتر بە دوای شتەکانە بگڕێم، زیاتر قیاسی تازەتر دانێم تا ببم بە شێفێکی ئەوەنە پرۆفیشناڵ کە بتوانم لە هەموو شوێنە گەورەکانان زیاتر خزمەت بە هاوڵاتیان بگەێنم و زیاتر چێژ لە شیرینیەکانم وەربگرێن. سەرەتا زۆر زەحمەتم بینی و زۆریشم سەقەت کردووە. هەر کێکی سادە چەند جا دروستمان کرد سەقەتە بوو، بەڵام هەر زیاتر هەوڵم بۆ ئەیە. نەمەتوانی لە شوێنێکا بۆستم چونکە من ئامانجی زۆر گەورەم هەبوو، ئەبوو بگەم بۆ ئامانجە و بەردەوام هەنایی تازەتر و زیاتر بنێم. ژنیش هاوشانی پیاوە ئەتوانن زیاتر، ژنانیش بەهرەیان زۆرە، توانیان زۆرە، ئەتوانن زیاتر خۆیان دەرخان، زیاتر بارەکانیان دەرخان. من سەرەتا لە ماڵەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە پیجی تایبەتم هەیە بە ناوی شاس کوین کێک، لە ڕێگەی پیجەکەمەوە شیرینیم ئەنار بۆ هاوڵاتیان بە دلیڤەری لەسەر خواستی خۆیان و دواتر حەزم کە زیاتر بەرەو پێشەوە بچەم و لە شێفەکانی ترەوە زانیاریەکی زیاتر فێر بم. بۆیە سەرەتا چوومە سیتی ستار بیکری کەوێ یەکەم شوێنی ئیشکردنم بوو، هاندەرێکی زۆر گەورە بوو تا بتوانم زیاتر بە شیرینی تر ئاشنا بم، شەفی گەورەتر لە خۆم بناسم و یارمەتی دەرم بن. تۆزە زەحمەتە ئیش دۆزینەوە بە تایبەتی بۆ ئافرەد و شێفێکی گەورەش بی، بەڵام کاتێکە تۆ ئەچیت سیڤیەکی بەقوەتی هەیە، تۆ بە ئیشەکانە بەهرە و توانای خۆ دەرەخەی، بەرامبەرەکەت شانازی ئەکا کە شێفێکی کچیوە لەلاو ئیش بکات. و من بە شانازیەوە چوومەتە هەر شوێنێ منی کردووە بە شێفی سەرەکی خۆی و زۆر قەنەعەتیشیان بە شیرینەکانم هەبوو و هەموو مشتەریەکانیشم زۆر ڕازیم لێ. کاتێک کە شیرینەکانم پێشکەش بە هاوڵاتیانە کرد، دەستخۆشی و سوپاسێکی زۆرم بۆ ئەهاتەوە کە شیرینەکان کواڵێتیان زۆر بەرزە و تاکەشت کە بەلای منەوە گرنگ بێ، پاکوخاوێنیە زۆر گرنگی بە پاکوخاوێنی شیرینەکان بەیەم. سوپاسیانەکەم بە دڵنیایی ئەگەر هەندێک و دڵسۆزی مشتەریەکانم نەبووە من نەمەتوانی بکەم بەم لە بەرزەی ئێستا، چونکە من بۆ ئەوان ئیشەکەم. من زیاتر هەوڵم ماوە بە بەرزترین کواڵێتی ئێشکەم، گوێم نایەوەتە سعری ماوادەکان تا چەند گرانە و تا چەند دەگمەنە، تەنیا تاکە هەدەفی من ڕازیبوونی مشتەریەکانم بووە و ئەو ماوادانی منیش بەکارێنم ڕاستە تۆزێ کەمە و زۆر گرانیشە، بەڵام لە زۆربەی مارکێتەکان دەسەکەوێت. سەرەتا کە دەستم کرد بە دروستکردنی شیرینیەکان، هەستمە کرد کۆمەڵی قاڵب و مواد لە بەردەستمان کەم بوو، نەمەتوانی بگەم بەوەی کە خۆم ئەمەوێ شیرینیەکی تایبەتی پێ دروستکەم، بۆیە لە دەرەوەی وڵات تەڵەب مەکرد و لەو ڕێگەیەوە براکەم زۆر یارمەتی دەرم بوو کە باوکاری براکەم قاڵب و ماوادەکانی بۆ ئەناردم، یان ئەمیز بۆ نمونە تامێ زۆر تایبەت بێ لێرە دەگمەن بێ، مشتری هەست بە جیاوازی شیرینەکەم بکە، بۆ تامێکی بچووک لە ئەوروپاوە تەڵەب مەکرد و براکەم بۆیە ناردم. بێت چیسکێکەکەمان 12 سەعات لە بەڕادا بێ، بەڵام لەبەر بەرنامەکەی بەڕێستان من پێشتر ئامادەم کرد بۆی ئێستا پێتان پیشان بم کە چۆن لە قاڵبەکە بەم غازە دەریێنم و بە سترۆبێریەکە تخلیفیەکەین.
لە قاڵبەکە دەرمان هێنا و دواتر بەم سترۆبێریە تەغلیفیەکەم. ئەمە چیزکێکەکەمانە کە ئامادەمان کرد، ئەمە بە تەغلیف کراوی. ئەمە بەشێکە لە شیرینەکانە. ئەمە تارتە، تارت بە چەند نەوعی ئامادەم کردووە، تارتی نوتێلا بە بندوق، تارتی سترۆبێری، تارتی فستق، تارتی شیر بە لۆتۆس. ئەمە شار تارتە بە پارچە شیل کردومە. ئێمە بە هەموو دیزاین و هەموو تامەکان شیرینی ئامادەکەین بۆی هەموو مشتەرەکان بتوانێت تامی هەموو نەوعە شیرینەکان بکات. ئەم شیرینیان موسکێکە بە ئۆریۆ، پارچە ئۆریۆمان ورد کردووە و خستوماتە ناو کرێمەکەیەوە، چکڵاتەی تاڵ سەرەکەی ماڕ پۆش کردووە و ئەمەش مەحەلەبیە بە گوێز هەند. ئەمەیان ترالیچێ کە زۆرترین تەڵەبی لەسەرە و مشتری زۆر بەردەوام حەزی لێتی. ئەمەیان ترامیسۆیە بە قاوەی تاڵێکین. ئەمەیان چیزکێکی مانگۆیە. ئەمەش برمەیە بە فستق، ئەمە شعریەیە بە فستق. ئەمەیان کێکی مۆزە، ئەم بەشەی مۆزی تێیەکەین و بە چکڵاتە تەغلیفیەکە. ئەمەشیان ڕێدکەیکە بە فستق، ئەمەشیان کێکی براونیە بە گوێز. ڕۆژانە سیانزەنەوە شیرینی ئامادەکەم، زۆرترە و شیرینیانە ئامادەکەم کە مشتری تەڵەبی زۆر لەسەرێتی، وەکو ترالیچە، ترامیسۆ، چیزکێک. ئەم شیرینیانە مشتری زیاتر داوایەکە. مشتەرەکانم زۆر سەردانی ئێرە ئەکەن، بێجگاوەی بۆ خواردنەکەیان بە تایبەتیش بۆ شیرینەکەیان، چونکە هەست بە جیاوازی کوالیتی و پاکوخاوێنیەکەیەکەن و زیاتر حەزەکەن لەگە خواردنەکەیان شیرینەکانی ئێرەش تێست بکەن. ڕۆژانە هەموو شیرینەکانم لە هەموو بەشەکان ئامادەیە و پێشکەشی مشتریە بە ڕێزەکانەکرێت.